ژیانیشمان بەخوای خراپە باش نییە و معاشمان نییە لەو 200,000 بوو ئەو 200,000ش بەخوا بە سێمان جارە ناماندنیە 250 لە جیوانە دانیا بە 6 ڕۆژی مەحاشێک دێ سێ مەعاش خورا لەو ساڵەشدا خوا دەزانێت چەندی کە دەخورێ وڵی ژیان بۆ من ئەوەندە قورسە یعنی بە هیوایەتم بمرم و نەجاتم بێ 220,000 بە چێ زمانکان 220,000 دیناری باە حەبانم ناکە مانجێ دۆخی ژیانی خانشینان چۆنە؟ وەڵا ئاخی دەرەجە ڕزیلە ئاخی دەرەجە ئەیدە بە 6 ڕۆژی مەعاشێک دێ و ساڵە سێ مەعاش دەخورێ 4 مەعاش دەخورێ و ئاخی دەرەجە ڕزیلە وەڵا بەش ناکە ئێستا بەش کارەبای مۆلی ڕێسیش ناکە کارەبای ڕێسیە مۆلی دەوێ ئەدی ژیان ئەدی خواردن چی دەوێت وەڵا کاکە بەش یەکشتیمان ناکە بە زەوەندە هەیە دەڵێ یار وەریگرم باشە کەمە ئەوەندە کەمە ئێستاگە بۆمان زیادکەن باشە پێمان خۆشە بۆمان زیادکەن ئارێ وڵە ئێستا حکوومەتی عێراقی ئاخر کەمیەکەی 500,000 وایان نە موچە خۆرانی خانە نشینی وێ هەر بوویان دەبەنە ماڵێ معاشەکەی وایان نە ئێرە دەبێ هەل لە بەیانی ڕەهەت تا ئێوارێ لەبەر سەرما و گەرمای دانیشتینە تا دەمانکەنە ژوورێ ئەگات و خۆت دەزانی حسابی ژیانی چۆنە ئەتوانی بە چارمانگان 220,000 دینارمانجی هەبی ئەو جانەشت دەنێ دەبێ ئەو ژیانە چۆن بی تو ئەو خوایە جارێ لەوێ ڕادەیە بۆ موچەیەکی 200,000 هەر لە بەیانی ڕاگەرما بێ و شەرما بێ دادەنیشێ ئەو ژوورە گەورە هەیە کورتەکان دانانێن خەڵکەکە لە سەری دانیشێ ئەخۆ کەویشدانە وایاننا خواگای لێوە 15 ساڵیشم بە تەما حومرەکەم بە قورئان بۆم ناکرێ باڵەکەشم بە ملی حکومەتی هەرێم بێ بڵێم هەموو شتێکی پێ بکڕم نابێ نا دەست ڕاکردنی حالەمێ ناخۆشە ناوێرم داوا بکەم بڵێم بمدەنێ دەنا هەموو کەس شتی چاکی پێ چاک